وەشپورە بەس بەخێرەی سەر چاوانم دەی ئێستا دەی کاکە وەختیار بێناسی دەستی بە ڕیخەکەی داگرە ڕیک عەفوو ڕیکی بکە با پیاوی چابە چا دەبا منەوە عاجلم کوڕە دەراوە سێرە ماڵت خەرانە بێرێ وەڵڵا حای پورە بەسە لە سێو چواری خۆدا ئەرێ وەڵڵا ئێستا هاتوومە سەیرانگای پڵنگانێ خۆشەویستان ئەزیزان خۆشحاڵم ئەوجە لە شادمەوە خزمەتتان لە بەرنامەیەکی تازە بەرنامەی ژیانی جاران ڕوون لە سەیرانگای پڵنگانێ کردووە خزمینە ئەتوو هەی نەکبەت ئەتوو ناڵی ژیانی جاران با ژیانی جاران سەیرانگای پڵنگانێ سەیرانگای پڵنگانێ سەیرانگایەکی مۆدێڵ کوڕە کاکی خۆم ژیانی جاران بە تامی ئێستا ئەدی ماڵت خەرانە بێرێ وڵا جا خۆشەویستان ئەزیزان باشتەک و پێ بڵێم دەزانی ئەو سەفەرەی بۆ لە ڕوون لە سەیرانگای پڵنگانێ کردووە قەناعەتم پێ بکەن حینی دەلەی کوێستانە ئەتوو ئەگە بێ سەیرانگای پڵنگانێ دێرە دابووم حەفم کەنەوە ماتۆری پێدات ئەگە بێ سەیرانگای پڵنگانێ دەبێت سێ بەتانیت پێ بن بابی من دەنات چەخچۆت دێتێ ئەوەندە بەسەفا ئەوەندە خۆشە ئەنواع و ئەشکال میوەجاتی تێدایە جا باشتەک و پێ بڵێم خۆشەویستان هەر جارێکی ڕووی تێەکەی 50 زەریدی ڕووی تێدەکەی جا باشتێکی دیکەش و پێ بڵێم لە جومعەی ڕاکراوەیە هەتا جومعەی یعنی ڕۆژی دیکەی بۆ نییە ئەوە جومعەیە شەممە یەکشەممە دووشەمە سێشەمە چوارشەمە پێنجشەمە جومعە هەموو کاتێک بۆ تێ بێ سەیرانگای پڵنگانێ خۆشەویستان بە چاکی دەزانم ڕوو لە سەیرانگای پڵنگانێ بکەم لەبەرەوەی دۆست و خزمان بەسەر دەکەمەوە و پرسیاری وەڵامیشمەیە ڕەگەڵم باشە دوورێ باشە وەکوعلی کەفتەرەکە ها لێوەن بوو باشە سامە چۆنی وەبی خۆ من نەبزانی قەتعی لێ بەزاتی خوای سەیرانگای پڵنگانێ جا خۆشەویستان ئەزیزانەوە حەلامەتیشی لە بۆ کراوە دوو جادەیە بە جادەی سەرەوەدانا ئەوەتە نووسراوە سەیرانگای پڵنگانێ ئەرەگە بشتەوێ کە پران عیدشکەی ئەوە ژمارە تەلەفۆنەکەیە 0 179 77 چخوا تێیگرا جا خۆشەویستان باشتەک و پێ بڵێم پیاوی چا بە نەگەهاتن بەتانیان بێنن دەنا بەخوای سەرماو دەبە جا دار و دەرەخت میوەجات میوەی مەبەوە ماڵێ بە کەیفی خۆ بخۆ ترێ هەنجیر قۆخ سێو هەنار کوڕە دەڵێن تەماتەشی کردوونە وەرن دەبەر حەتوو چاوانی ورم وەرن دەبەرت منم وە پێشکەوە لەگەڵم بڕۆ چاو ئاوێ گەلی عەلیبەگی چتوانی وەکو ئەوەی بێ وەش پسام ماڵت خەرانە بێرێ وەڵڵا خۆڵای بە زاتی خوای پسام ئیوا بڕبە نامێنم جا خۆشەویستان ئەزیزانەوە دەواازەی سەیرانگای پڵنگانەیە ماشەڵڵا ئێرە زۆر گەرمە دەڵێن ئەگە بێ ئەوری چەخچۆت دێتێ بزانم وا چە سەرما وەڵڵاهی باوکم ڕاست دەکەن سپێن بەخوایەکە بێ ئێرە دەوێت چەخچۆت دێتێ دەبا بێمەوە باشە بێناسی بەتاریت بۆ هێناوم خۆ ئیوا بڕوارە وەڵڵاهی چەخچۆم دێنێ تەواوە هێنا بەتانی دێناوە ئیدە باشە باش جا خۆشەویستان ئەزیزان ئێستاش ئەوە خزمان بەسەر دەکەمەوە لە ماڵی عەوڵا ڕادەست پێ دەکەم ئەهۆ دەبارێتی مەرم چاوت لێکە جارە پێش ئێمان ئەو گوێزە هەهۆ جاوە هەر دەبێ گوێزام خۆت جا پورە شەمێمە لە خەنەی دەگەڕا دەیگوت ئەو خەنەیە دەستان شین ناکە وەرە با لەو گوێزەی بخواکە دەست هەموو شینەبوون گوێیەکەم لێوەکە چاوت لێکە ئەهۆ وەڵڵا 5 ماڵان دەبێتەوە جا خۆشەویستان ئەوە هەنارن ئەوە قەیسیە ئەوە هەنجیرە ئەوە ترێ کشمیشە ترێ ڕەشەیە داوەرە وەرن ئەی ڕەگەڵم کەون باغای وەرگازیەکی نەکەی ئاقلن جەوهر
ئۆ دەبێتم مەدەم خۆشەویستان ئەزیزان جا سەیرانگای پڵنگانی لێ ڕادەست پێ دەکات ئەوە سەرتاکەیتی کۆتاکەشی لەو سەریە چاو لە هەموو عەشیمەتەیکە ئەشە دەمبیلە جا خۆشەویستان ئەزیزان ئەوە سەیرانگای پڵنگانێن بەسەر کردوتەوە جا دیاریم پێێنە پرسیار و وەڵامە هەچی پرسیارەکەی من بزانی حاترۆکەکی دەدەمێ بای 50 دۆلاریە جا خۆشەویستان ڕەگەڵم کەون سلام علیکم چاویان لێکە عینی دەڵی کۆلکە زێڕینن سلام علیکم خاڵی خۆمچوونی چاچی بێم زەڕەتی کاکی خۆمچوونی بە قوربان چاچی هەمزە سوور ئای فەرمانە تو لێرە ئای گتمۆڕنی سەر چاوی من سەر چاوەکانم ئەحواڵت چۆنە کاکە چۆنی وەرە وەرە عەسەن چۆنی چاکی وەرە دووری خۆم چۆنە چاکن فێم زەرەتن ئەحواڵت چۆنە چاو لە بۆ ڕۆژان وەڵاتەنەکەی چاخوا چۆنن چاکن فێم زەرەت یاڕێ بەخێرە قوربان چاوی من ئەحواڵت چۆنە باشە بۆ هێندە سەرمایە جا کاکێری کوێستانەیە سەرحەت کاکە خوا چۆنی فێم زەرەتی شەربینەوەکەم لەبیر چوویەوە کاک عەلی ماخۆ بزنی وارە لە خۆم باڵت خەرانە بێرە کاعلی چۆنی وەڵا الحەمدوللا جەناب چۆنی قوربان باست دەکەم کاکە ئەوڕۆ وەرە هەڵدەی وەرە حەینی دەڵێ عەبی مەعیدەی وەرە چاوی لێکە چاو وەرە دەڵێم وەرە دانیشە شەر بێ دوعات لێ دەکەم شەر بێ بە شەرتی خوای دوعات لێ دەکەم لە بەڵام نووسیبەتان بە دوور بیست ئیوات لێ دەکەم کاعلی وەعزت چۆنە وەڵا الحەمدوللا جەناب ڕوود لە سەیرانگای پڵنگانێک کرد ئارێ وەڵا قوربان سەیرانگایەکی چۆنە وەڵا الحەمدوللا سەیرانگایەکی خۆش الحەمدوللا فێنێک داوروباری چاک ئاوی چاکمان هەیە الحەمدوللا زۆر خۆش بەڕاستی هەموو جومعان لێرەین پێ جومعانی ژار مەجالمان هەبێ دینێرە ئارە وەڵا قوربان قەناعەتم پێ بکە حەلیمش لەولا ئەم گەرما بوو هەرگە ڕووم دە سەیرانگای کاکە ماشەڵڵا حەینی باشە لە بۆت نەبوو باڵتۆی بێنە هەر تەلیفۆنەکە کورە قوربان جا کورە ئەمە هاتم لەبەر کردو ئەوە یەک ئەوە دوو کەس لەبەر ئەوە چوار شتێکی دیکەش دەڵێن میوەجاتشی زۆر تێ ئارە وەڵا جا دەڵێن ئەگە میوەجات پێ بگا ئەمانە بنەوە نا بەس بوو هەنجیرە لێتی ترێ لێتی جا دەڵێن ترێ 5-6 ڕەنگی هەر ئەوە تا ئێستا بەڵێ ئای چۆن ماوەیەش کەم لێتە ترێ ئینشاڵڵا دەسم دەکەن داش دادنی ئارە وەڵا هەرۆکم دایشدانیشە ئایا پرسیار وەڵامەکەی لەوی دەکەم بە ئینجازە و سەلام عەلەیکم ئەوەی ناوێ دەسحیباتی دەکەی وەرە دا ئینشاڵڵا وەرە دایشەدا وا بەڕاستە دای خۆم شوێنی باشی بەخێرا خواستت چاوەکەم باشی دێ لە بۆت نەدەگوت دەمش داکی خۆم دێنا ماڵت خەرانەوە لێران ڕیز دەکردن ڕەگەداکی توقی تو خۆش بێکی من پێشبەر ئەوە نەبی پیر و کۆپەڕێ وەڵاوی هەمی دەمێ ڕۆماتیزمێتی ئەرێ وەڵا یان ئەمە ماڵتە یانەوە تاوانێکە دێواوەداکی خۆتی نابە پارەم لێ وەردەگری ناخۆمە و دەبەر چاوانت مرم ئەوە چۆنە ڕوو لە سەیرانگای کردووە سەیرانگای پڵنگانێ گۆشت حیوانی و گۆشتی مریشکان و برنج و بەڕاستدا خوڕاو وەڵڵا پێم خۆش دەبی میوانی مەبیا مشتمان لێناوە دەکەم ئەدێ شتێکی دیکە ئەو هەموو کە سوکاری خۆن و خڕبوونەوە ئیوە هەموو جمعان لێرە خڕدەبنەوە هەموو تەلیفۆنی بۆ یەکدی دەکەن خۆم وەڵڵای پێم خۆش ئێستا شاماون ئێستا هەموو نەهاتوونە نەهاتوون ئێستا ناوەڵا نازۆر لەوەرە کاکە مەجەڵانە تەشویر کە بزانە چی هێناوە ماڵت خەرانە بێرە ئێستا وەکو ناتوونە حەیامان ئەمە بە تەسووریان مەکرد ئێستارەکانە حەلە نییە هەتا قوڕاوی لێ دەنێن کاکە تا ئەوەی دەکەن ماڵ و خەرانە بێتە دەیان گەڕێن جاوا پرسیار و شتی واشم هەن شێوە سپی و سۆڵ تەسویر دەکەن وەڵڵا بەختیار بێناسی ڕوودەولایکە دەی ئیوا ماڵت خەرانە بزانام دەمێ پرسیارێکی جوانی دەولای کە ڕاست دەکەن پرسیار و وەڵامم هەنا دانم دەیزانی چم پێ نەماوە مشت با لەبیر چووە کورە جامت پرسیارەکە دێ دەکەم دڵم بەشکم بیزانی پڵاو گامێش چییە خواردنە پڵاو گامیش لە چ دروست دەبێت دۆڕۆنە ناوەڵڵا هەونیە دۆڕۆنەوە جیاوازە پێمان نایزانی جا من ڕات چۆنە خزمان بەسەرکەمەوە ئەوڵای شەکی چاکە خواوەنیا خۆی ساڕحم نەما خەڵ خزمان بەسەر ناکاتەوە بەڵات تو یازای خزمان چاک بەسەر دەکەیەوە داوە سەیرانگای پڵنگانی مەنادە هاتم داوت گەرما کوڕە کوتیان با بە هەڕۆوێ چەخشۆت دێت سەرمات دەبا چۆنە دوو بتانیت بە خوددا یەکەم جارە بێ ئێرە ئەرێ وەڵڵا ئەوە چۆنە بەتانیت بە خوددا نەداوە خێر بەرەکەتت تینە سەلامت بی یا ڕەبی کوڕە بە تایلۆچن لێرەشم گەرمایە من وەرە گەرمای کوێ بڵێ پێن کە فێنێک کوڕم دەردەپیریە دەردەپیری هەرە من دیکەمە سوار دەبێتەوە یادا کۆکەشی نابە دا کێش دەگەڵە خۆ بێنە بێنە چۆی دێ بۆ بردمەوە سەرما جا من بەجێت دێڵم
مەڕۆ مامیوان پوری خۆم چۆنی باشی سەلامەتی ئەتوو لە کوێ ڕاهاتووی ئەوە خەڵکی ئێرە خەڵکی دیالەیەوە عربي والله عربي والله أهلكم وين؟ أهل ديالة والله خوش ديالة كلهم أقربائي والله العزيز صحيح هذه من هاي هذه لا هذه لا باجي أسي ليرة خلك ايه ده ظالم ليرة قرط مسألة ده ظالم ليرة ايه هاي أقرباء ايه والله هاي اللباس الكردي زين كويس كردي لازم ألبس ايه والله دبي وابي والله دبي كردي دبي خزمي نواز الله دبي عملت عزاء بوما اي كردان دبي كردي دبي ورا حجك سامي ورا بزاتي اخواتي ورا يا رد ورا ورا البنات دايس ورا توزك أكشف بعد قريب هنا هذه أري والله هذه أولى ورا بيت شوي أنا داخل بيت دبروا أولاداني شو والله جان بخير سنحط شعبي من يا عبي بخير سنحمرك يا سادة هي برنامج السلمة تجيك كورنا بخوا كورنا والله كتوم دا خواش وينك وبدليات وينك قلي وتيا شو ده بزانم شيء كذا سيرانك أمن أول جربي ميرا أول جربي نديوا نبخوا إذا ولا تدواك وتجرب أشهد ما بلاد واكو باشا بيمر أول تنزل رودو سيرجايدك سنزل بردي بويرا أمن وتدعنا وهذا أمن لوتي داينا من هردين بخو بخوا سيرانك أكيد بالسفر معلم خراني بيو زاد شونا بليت شونا أجيا شتيشكيه باشتر بهم سيرانك باشتر آوي سر بخو آوي خاوين آوي سار سر بخو يا همشتك تو أخوة يعني رخنتني نعبت أيا جا ولا بوي ببلاش فيها لا نقطوا ولا بو جاوا بسيارك شو ما طلاو قامت شخوارنيكا شون دروز دبي خوادوش دابا زور بأساني خوادجا جا لب حالك بلاو قامت جا بلاو قامت لا بلاو قامت وانتي بقوتش بلاو قامت نمبستوا بيدمر دلهم درين البيبلين كل ده بيبلين هذا بيدلهم كاكا قد مقطعي بقوشتي عيواني ما الكراني به دولا دنا زين شو أم زور بيخشوا إيه ده والله إيه ده والله إيه دس خش إيه ده والله ده يا لكن ده خالي لكن اخواتي وشي ده إيه ده بيه عادي بيدي $50 شو بيداوا طيب ده قابلي ها ولي خو دس خش به شلون هديك عايده ولا زا خوش لسان عزیزان سەیرانگای پڵنگان هەمیشە ئیوا بەرنامەی لێ دەبێ بەرنامەی پرسیار و وەڵامە هەچی بیزانی ژیانی جاران جار و بار ڕوودێرە دەکە هەچی بیزانی خەڵات دەکرێت خەڵاتەکەش گران بە ئەرێ وەڵڵا جا من والسلام عليكم ورحمة الله أمن بجيب ديالله دبعت لي خوعة نيورونا أنا وكل من إيواري لا والله بزياد يا ربي هذي وباتا كم ده شوين ورا بلاو قامش بولدني خبر عسى بزياد يا ربي والله بيم خوشة جاء من فيما الله والسلام عليكم هاي أصدقاء سلام على ها أريه والله سلام على فاتا كان عفوا استغفر الله لا بريد الجذري بريدة في أويام أقات وانا كيما خيون أغلى الزوهاء واربا مالم سوار واني تساوي كالم سوار واني تساوي كاليام
سوتا لێ دای ماڵە ماڵت هەسە لێوە هەسە وەڵڵای یەکشتی نازانی داچوو لێ وێلا ناچوو وەڵڵای نازانی باوەشینیشی کا ئۆه لێوی کە بابەی نەبە ئەدە کوا تەماتەکە ماشەڵڵا کە بابێکی جوان پیواز بوو لەگەڵ لێداوە دوونک شتیوە هەرێ وەڵڵا دەباش هەڵی گێڕەوە دەبەرت مرم ئۆهۆ لێوی کە بابەی خۆشەویستانە زیزانەوە کە بابە چاوت لێکە کە بابی شێرکۆشی هیوا نابێ هەرێ وەڵڵا نانەکەی بێنە دای ماڵە سرت لە قوڕێ دەدەم دای ماڵە دا ئۆهۆ لە ئیسرە دوو کەڵی وەڵڵاه دەبێ ئەو دەروجیرانە هەموو لە بخواردنێ بێت هەڵیان گێڕەوە کوا بۆ نەسپێ ئەوە کوا حەسەن وەرەولا ئەگە لە مشکینە ماوە دەی باوەشێنی کە ئەو لا هەڵگێڕەوە هانێ والله ناخذ بس اعطي اخوي بيبني اخوي بيبني بسيري داي مالا داي تباتك ورا ناخذ مراكز بخوي داي مالا بخوي بتاما قلنا احمد من جاي بخوي او مدار انا اخي عسل اها ميلا قرزوا ماشي وقتي حسنين يعني والله راسك دي ما نسنا بو من يديوا شونا اتوقع هو بخوي لي تزانم ها شلون لنا كاكا داي مالا بابا داي مالا داي مالا سوتا بخوي سوتا كرماوي لينا زينا باشا وكي وسطاك ابوه وسطاك دكتور محمد اجي بس هاتوا بخوي بيم خوشه هذه همزه قالوا هنا بخوي فيش كبابي بولد هدي اخوه يا بيشي دانين باشا نمان هنا انا دستك خوش كره باش ناكاي دا خوش ويستانه دكتوري جيايشه اوي دي هوي مثلا نخوشي دي تابع سرداني دكتوري خون جياي خانه درنگ چای من سبب روی كره بالا كره كباب كسوتا كباب تو دی ویلنا كره لكن دكتوري دارك خوش دك ورا دايما كاكا ورا كاكا ورا اوتا دايما دبرت مر دايما اهو لوي كباب اهو لوي كباب والله كبره فجاك كبابي خوش بلايدين هذا اهو دبرت مر ورا بخور عني بس هات يا اخواني فيهم ناكلنا قرآن خديم نخوي دايما ده سوتان عيبان تبدو اول خوي دايما تساوي من هو جمال زامن بجيب ديالك ورا داني شدا بس هات يا اخوي كره بخوي تسمع منه كبابي بخمس شبله من هذا لا ورا جمال وي خير ودقاتي دايما وش والله بالك هم السوتا باشا ولا خطا جيب من بدير نباع والشركه دو مالو خيرانه بيري والله دباب روي امنا هو بجيب ديال ما قاول كبابي به لبر بهاري وصل باري اجبر نورا بهار وما تلاقي تدرب والصورة بفركة وتاب نارا ظالم بهار معبورة هات التيري قرمين يتكلبونها مجورة يا دلم سلام عليكم شلون ساكن بيمزرة توابا كيفين بخير بيوا بشكري عولاينيا تخواس شلون بيمزرة احوال شلون دي بيري با بيري داي همو شكلنا وانا وكوا دايخو سلام عليكم شلون باشا لبوانتي هناك الكاميرا دي وبيري داك وبيري با تشاو حاجي راسي السلام عليكم تخواتوني تاتي بيمزرتي زاني ميري بيخوشا سيرانگای پلنگانی پێخۆشە واونیا شوێ لە خێدا دەڵە سەیرانگای پلنگانی بەڕاستە وڵی پێ بخۆشە بۆ دوێنە شوێر پلنگانی بوو ئەی چۆن ئەوە مەبەستی ئێرە بوو ئێستا سەرمات نییە
با ئەدێ منداڵەوە چ دەخۆت دێ باشە قورگ و ئەستور نابێت لەو زەو هەڵدەستنێ سات و بوا دەکەن مەلە شو کردووە وەڵا شۆ سەیدێنی وەبەر ناکەم بە دەردی خاڵ تخوا چۆن خۆشەویستان ئەزیزان پیان ڕاگەاندم پیان ئاهوە یارەگەر سەیرانگای پلنگیانیان بە گوێی چەپان یەکسەر هاتوتە ئێرە لە هەولێرە ئەدی خۆنا ئەرێ وەڵا تخوا چۆنی والله باشم ئەرێ نیوم لە بیرچۆتۆ شاکار دینەوی قادر نەبوو قوربان ناوی خۆی گۆڕیوە شاکارە کاک شاکار بەخێر خۆشەویستی بە قوربان حتا هەولێرێ بە قوربان سپاسی دەکەم مەمنونم خۆشەویستی بە قوربان ئەوە چۆن بوو هاتی ئەو سەیرانگای هاتوون ماڵە خەزورم دەزانم بەڵام مەتیان بۆ کردو ئێرە ئایجا من هەموو جارە دێمێرە وا بەڕاستە سەیرانگایەکیت پێ چۆنە لە هەولێرە وشکە ساڵیە لە تیکتۆکی باشە خزمەت گوزاریەکەی چۆنن ئیشوێ بە دەردی سەرۆکتی دەبێ خۆت گونجێنێ وەڵا وڵی پێم خۆشە ئەدی وا خۆشەویستان ئەزیزان نیسان ماکسیما نیسان ئەرێ وەڵا باش ئێستا بۆ دەولای ناکەی سەرفش دەولایکە خۆشەویستان ئەزیزان جاوە کاکە کاک هێمن بە نێوبانگە هێمن چاوشین هێمن ماکسیما جا هەچی بەڕازیل و ماکسیما و کوێتا نیسان و ئەمە هەموو دەبەردەستیویدان بەڕازیلی خۆ مارکەی چاکە هەر دەرەجەیەکە خۆ دەدیاوت پێشەیە و نەبوو ئەوەش برامە لە سویس ڕاهاتۆ تۆ دەڵێ ئێرە خۆشترە لە سویس وا بەڕاست جا خۆ ڕاست دەکات وەڵی ئێستا ئەوە هیواژی ترخێنەیە ترخێنە بەزڕە پینکەیە خواردنە کوردێوارەکانی پێ خۆشە با مەڕی دیوانەکەکە بخوانەویستیا سپاگێتی پیتزا وڵی فەقیرە دڕاهێن دیوان پیتزا ڕاست دەکەی خواوە نەبوو ئێستا چ خوا نەکرد بۆ لە دێنێ داکرد وەڵا یا پراغی لێ دەنێ کفتەی لێ دەنێ وا بەڕاستە ئاقراوی لێ نابوو قڕاو وەڵا چەر بێ دەڵێ قڕاوێ بخوا دەرد و بەڵای هەرداگریتەوە وانێکە ئەو وانێکە ئەوەیە وانێک گۆشتی بە گۆشتی گشتیا وەڵا نازانم گۆشتی کاکە جان ئەدێ گۆرانێکی خۆش کاکێ من شتاکەی گۆرانی زۆر گۆرانی وڵی لێرەکانە بە قورئانجا گۆرانی کوا دەگوترێ لێرە جەوەکار چەندە زۆر فێنک و خۆشیشە بەڵام بەخوا دەیە بمام دەخواوەنە بۆ کاکە لە سویس ڕای نەگوترێ و لێرە نەگوترێ دەڵێ کاکی من بەخوای ئەمن نازانم بەخوا گۆرانیان بەخوای ئەمن حەیرانەک لاو هەڵی نازام ئەوە بەڵام ئەوەندەیە ئەمە وەکو ڕانیەکان بە خێراتنی ئەوستافە خۆ جوانەی بەڕێزت دەکەین و کامیڕەوان و پشکامی ڕەو بەڕاستی خۆشحاڵین ئەمە هەموو ساڵێ هەموو جومعان هاتوون بۆ ئێرە تەلەفۆن بۆ کاک فەرمانی دەکەین و وەڵا هیوادارم ئەو خەڵکە لەو گەرمایی ئەو دەواازەی بێتە دەرێ و بێبەرەوە و گەشتیارە خۆشەی و بەڕاستی شوێنەکان ئەو ساڵ هەر بە تایبەتی خۆش کردو هەمویان داڕشتووە و ئاوی لێ و بە کوردەکەی شوێنێکی دڵگیر و فراوانە ئێرەکانە سەیرانگای پڵنگان ئەمە هەموو جارە خۆشحاڵین بەڕاستی هەموو کاتێک هەموو کە دەبێتە بەهار و هاوین دین بۆ ئەو سەیرانگا چکە سەیرانگاکە شوێنێکی زۆر هەیە من و هێدی و لەسەر خۆیە و لەخوای بەزیاد بێ سەیرانگاکە پاک و خاوێنە و هەروەها خەڵکەکە هاوکاری یەکتری دەکا یەکتر بێزار ناکە ئەوە زۆر مهمە ئەمە بۆیە دەینە دەرێ بۆ ئەوی لە ژاوەژاوی ناوشاری دوورکەوینەوە بەڕاستی ئێرە شوێنێکی زۆر دڵگیر و خۆشە لەبەر فرمێتی بەفرێ لەشت و بۆمدا ئەوەستاوە دەشت و گۆماوی پرگچەت و ڕووبار و ساوە قاز و قورنگ و مراوی لە سەیرەی ڕاوەستاوە قاز و قورنگ و مراوی لە سەیرەی ڕاوەستاوەیە خۆشە لەگەڵ تەیرانکە ئاو دەمبیێواران لە سەیری خوڕای سوۆمی شکۆفەی گوڵوداران گولب و شاد و دڵ خۆشە لا بە ڕۆژ و نزاران گولب و شاد و دڵ خۆشە دەخوێنن وەکو جارەیان کوا کامیرە سەلامون حەلێکم خۆشەویستان ئەزیزان ئێستاش دەمێ مواسەفاتەکانی سەیرانگای پڵنگانی و پێ بڵێم جاوە هیچ ئەوە دەنێو دار و درەختی دامە جا میوەجات
ترێ هەنجیر سێو جا هەموو شتێک پێ دەگا هەنار قەناعەتم پێ بگار هەناریش بۆ دەزانی پەرداقەکە شەربەتی هەناری خواردوتەوە شتێکی دیکە جۆلانە چۆم گۆمی وای تێدا بۆ مەلێ هەر نەوعی نییە جا بە لەمیشی تێدان جا خۆشەویستان ئەزیزان پەکت ناکەوێ هەموو ماسفاتەکانی ئاو ئاوەڕۆی تێدایە تەوالێتیشی تێدایە پاکت ناکە جا شتێکی لەوەش بە سەفاشە و سەرماشە جا خۆشەویستان دەمێت جەولێکی بەنێو خزماندا لێدەم داخوا پێیان چۆنە سەیراگای پرنگانی سلام عليكم چۆنە چاکن بێمزەرەتن ئەحواڵ و چۆنە چاکن سەلامەتن پیرەدایەت و ژاتووی بەخوای پێم خۆشە پێ دەچێ گورێ ئومێد جەلالی بی ئومێد جەلالی دێ ئێ خۆ دەزانم دایکێمیشی ئێ دەڵێم ئومێد جەلالت خزم نییە ئێ دەبڵێ جیرانی سەر تاشە بەر بۆ من تێناگەێنی ها هێندی گیا برژیوە خوا خۆشتی لە بیر چۆتەوە دەنەبەرێ وەڵڵی تەخوا چۆنن بێمزەرەتم لە کوێ ڕادەست پێ بکەم دەڵێم ئەو سەیرانگات پێ چۆنە فێنکە زۆر خۆشە سەیرانگای پڕینگانێ زۆر خۆشە وڵاهی ئەوە چەندە جومعەیە دێرە هەموو جارێ دێم لەگەڵ منداڵەکان لەگەڵ منداڵان لەگەڵ مامۆستای ئەو کوڕمە وەخوا لێت نەستی جا دوعاشم قبوڵ دەبێت وەسەری گەڕاوە پارۆ حیدمانە لە خۆی بەز ئەدیەوە ئەم سەرەگای خۆیشی نوقسان نییە ناوەڵا یەک شتی نوقستان دیوە زۆر خۆشە خۆشە بەدڵتا ئەوە تا لە بخۆ ئاگاو لێیە خەڵکەکە مەتەی دەکات جا هیوادارم ڕووی تێکرد کوڕە ڕووی تێکرد کوڕە ڕووی تێکرد بە گوێرە ئەوەی قەدیمی خواردنێکی کوردەواریە دەبێت جوان لێ نەبوو بێ لە لای ئومێد جەلال خوا بەڕاستە دەبێت جوان لێ نەبوو بێ خواردنێکی کوردەواری هەیە خواردوشتە پێما منداڵەکانی شەمویان خواردن پڵاو گامێش چ خواردنەکە پڵاوگامێش لێمان ناوە پڵاوگامێش هیچ ئارێ وەڵام شتێکمان لێ ناوە پڵاوگامێش خواردنێکی کوردەواریە بەخوای سەد زەرت لێ ناوە ئەی کوردەواری مەدەی خۆی چی نازانم چی کەش هەرەوەیە دەزانم لێت ناوە لێ بزانم لە چ دروست دەبێت بە پڵاوگامێش جاوڵا زەردی دەکەین و جوان شتی بەسەردا دەکەین و دەی هەر گەنمە کوتا چوزانم ئەشەدە مابیلا گەنمە کوتایی بە گۆشتی عیوانێ هەی خافەرم توا چەپڵەکی لێ بۆ لێ دەن ئەمە دەڵێن دۆینە وەرە ئەمن دەڵێن پڵاوگامێش ناوەڵەمە دەڵێن دۆینە دەڵێن دۆینەمان ئەو حەترەت پێشکێش دەکەن ئەوە هەدیەکەیە ئەمانەی دەیەکەس نەیدێ مرۆتی ها خۆی شادەوە نەیدێ مرۆتی باشە نەیدێ ئەدێ خزمینە باشتەک و پێ بڵێم جێمە نەداومەتە پیلەدا وەرێرە وەرە ناخۆم دەبوو وەرە بنم وەرێرە دەڵێ سفەرشی چێ بە چواری وەرە وەرە جا زاوا کە تێڕانیە بە توێن و پەژەر تێیدانیە دوو حاگ ئەهوەت بۆتە زاوا کسەکەشم کچی چاکە کێ هەیە حەلیم خانە ماڵی حەمە عەلی عەزە کولەکەی پێ دەڵێ کولەکە کوڕە دەمان ناسی وەڵڵا تۆ ناتناسی ئەیچی بنەماڵین وەڵڵا بنەماڵن خۆی گامێشمان هەبوون 25 سەرخێزان بووین پێکەوە کوڕە خۆ دەزانم ئەوە نەتەوەی ئیمامی هەمزەن خۆ دەبلاسم وەڵڵاهی دەڵێم هەر تابیدی خورمان تاو دەدەمێت هەموو ڕۆژێ تاو داوەت خۆشەویستانەوە خورمان فرۆشە جا دەبێ پێم بڵێ باشە کاکە ئەوش پێیان ناخۆشە ناخۆشە ئێستا باش ئەدێوانەیە کە شتێکی خۆشم لە بۆ ناڵێ ناوەڵە ئەگەر ئەنەس بزانێت ئەنەس وەرێرە وەرە بۆ نایڵێ وەرە بۆ نەکە دەداتی بۆنی چی دەدەمێت بۆ خۆی مەعیدەی گیراوە بە چما عاتری پێکە چمانانی پێدەخورێت جا خۆشەویستان ئەتوولەوەی گەڕێن سەیرانگای پرنگانت پێچوو وەڵا خۆشە دەستی کاک فەرمانی خۆش بێ خزمەتگوزاری باشی هەیە ڕێک و پێکە
پێ مشکیلێ و فێنکیشە فێنکیشە خزمەتگوزاری تەواوی هەیە تا یەک مشکلی نییە ئاوی خواردنەوەی ئاوی خواردنەوەی هەیە ئاوی مەلەی لێ بۆ منداڵان زۆلانەی لێ هەموو شتێکی بەلەمی لێ هەموو شتی لێ بۆ منداڵان شوێنێکی زۆر خۆش و خاوێن و فێنکە یەک لەیمانە دەستایی خۆش بێ و قالبی ساغ بێ جا خۆشەویستان ئەزیزان چاو لێە هەدیە لەسەر هەدیە دەڵێ جێمکەوە جا خۆشەویستان پێم خۆشە سەردانی سەیرانگای پرنگانێ بکەن پرنگ لە بۆ خۆ ناوی خۆی بەخۆوەیە دڵێن یعنی هیچی نوقسان نیە جا من بەجێت دێڵم ئیشت نەبووە ئەدێ چوێ ناوە خواردن والله جا هەموو شتێکمان هێناوە دێت ناترسێ هەموو شتێکمان هێناوە لەخوای بەستیان دەکەم جا من هەڵدەستم خزمی دیکە ماوە سەلامەت بیارەبی دە بەخوای گەورە دەست بێرم سەلامەت بن یارەبی بەدوعا 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 بەنوشتە ئەرێ والله سەلامەت بن یارەبی دەخوا عافیز ببینە بادی ناوێکان یاوی پشت خانێ چۆمی سوێڵێ و دڵاوان گرتی دەشتی ناتانێ دڕاسە چاوەی کەلوێ بردی دڵی نیسانێ دڕاسە چاوەی کەلوێ بردی دڵی نیسانێ خۆشەویستان ئەزیزانەوەی کە دیتان سەیرانگای پرنگان بوو بەڕاستی سەیرانگایەکە هەموو ماسفاتێکی تێدایە هەموو خزمەت گوزارێکی تێدایە پێم خۆشا سەردانی بکەن لەبەرەوەی دەڵێن تاقیکردنەوە باشترین بەڵگەیە لە بۆ خۆشم سەردانم کرد ئیدی بە چای خۆم دیتم کە هەموو شتەکانی تێدایە جا خۆشەویستان ئەزیزان کۆتایی بە بەرنامەی ژیانی جاران دێنم بەرنامەی ژیانی جاران ئەو سەفەرەی تایبەت بوو تا بەرنامەیەکی دیکە و ئاڵلقەی دیکە بەخوای گەورە و دەست پێرم.